ئەمە گریان و هاوار و ناڵەی کەس و کاری ئەو خێزانەیە کە تەنها مناڵەکەیان لە پەلامارێکی تیرۆریستی ڕزگاری بوو. عەلی کە پیشەی پێشمەرگەیە لەگەڵ هاوسەرەکەی بە دڵخۆشیەوە لە خانەقین دەگەڕێنەوە بۆ گوندەکەی خۆیان تەفرەقا تا لەوێ ئاهەنگێکی خنجیلانە بۆ جەژنی لەدایکبوونی کچە تاقانەکەیان بگێڕن بێئاگالەوەی کە دەبنە نێچیری دڵڕەشانەی تیرۆریستان و ڕێگەیان پێدەگیرێت و ئەم منداڵە تەمەن 3 ساڵە نەکرد لە ئاهەنگی لەدایک بوون بەڵکو بۆ هەتایە لە سۆزی میهرەبانی دایک و باوکی بێبەشی دەکەن. چیمە ئەرا دکتۆر دەرزی دام هەن حەساسیە هاتمە و دڵم کوتا لەسەر شار ئاگرا وەڵا بە ماتۆر سەری ڕی کردم تەماشاکەم یەکێک ئەلسا لە دەرگەگە بوو ئەلسارێک وە فشەک تەقە کرد لەسرم من هەم چە کردم دامەری وە ماتۆر سەری نەوە سیام بە سێری کردم کابرا لە شیم بوو هەن عسکەری بوو جلی عسکەری بوو شیم بوو لە خوارەوە و لە نێتاقە وبان ڕەش کریاسە و چەکەگەی کاتم بەسا بوو دۆر 3 شاژۆر 2 شاژۆر تەقە کرد لە لیم مناڵەکان هاورد براگانی ڕستنی وت براگەم ئەو مڵاڵان بردنە فۆجەی کاکەی من شوونەکەی بشی من لەورە حەشابی بردنە ئەولا چی مناڵەکە هاوردنی داخر یەک قاتل براگەی سوار باجارەکە بی هاتەڕە ناو سیارەکە وەختی تەماشا کرد لە ناو سیارەکە ژن براگەم ژن کولمی مزاگەم بشی من فشێکی دایسە سەری لێلا و عەلی مرحمەتی یەک فشێک دایسە سەری چەکنەوەتی نەک نەمردیە هاوردن داگرس ناو سیارەکە یەک سەری تەکنەسە بێ ئەی جەمچێکی ئەڵتەکانی بیت هەنەویە ئەثەری نەوی مخی نەمازەوێگە بی کوشتن و ڕەفاندن و سوتاندنی دەغڵودانی جوتیاران بۆتە کاری تیرۆریستان هێزانیەکانیش هیچ ڕۆڵێکی ئەو تۆیان نییە هاوڵاتیانیش داوای بەهانەوە چوون دەکەن نە ئسنادی قایم دیری من نە ناظور لەیلی جێشە دیرە فریامان بکەفن و هەر حاڵی بوو وەڵای زۆر تکاکەین لە بەغا دەست ناو دەست بێ لەگەڵ کووردا کە پێشمەرگە بێ کە ئیزنی ئاسایش بدەن ئێمە ئەوسای لە کاتی کووردا 2 شەو چۆری بەیانی مەفرەزەی ئاسایش بەناو ئەم گوندی تەفرەقە ڕۆشتووە و هاتووە و هاوڵاتیانی خانەقین ئەم کردەوە تیرۆریستیانە بە ئاماژەیەکی مەترسیدار بۆ سەر شارەکەیانی دەزانن بە تعریبێکی تر بۆ سەر گوندە کوردنشینەکانی دادەنێن. دەشتی جەماڵ گەلی کوردستان خانەقین.